بینەرانی بەڕێز ئەم کاتەوە و هەموو کاتێکتان باش لەگەڵ ڕێز و سڵاوی گەرم وا لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ئازما بەدیدارتان شادەبینەوە ومێ دەکەین بابەتی ئەم ئەڵقەیەش بۆ هەمووان سوود بەخش بێت. دیارە ئەمڕۆ سەبارەت بە زمان قسەکەین بە شێوەیەکی گشتی و زمانی کوردی و ڕێگەکانی لە ناو مێژووی زمانەوانیە، هەروەها باس لەو زمانە ئەدەبیەکەین کە بۆ زیاتر لە 1000 ساڵ باڵا دەست بۆ لە ناو ئەدەبی کوردیە، بە تایبەتی لە بواری نووسینی شعر و پەخشان. زمان لای ئەمەی کورد بە دوو واتە بە دوومانە بەکاردێ. یەکیان بۆ ئەو پارچە گۆشتە پتەوەی کە لە ناو دەمدایە دەوترێت زمان، یەکیشان بۆ ئەو ئاخاوتن و قسەکردنەی کە لە ناو خەڵکە هەیە پێی دەوترێت زمان. کۆل لە ڕێی ئەو ئاخاوتنەوە ئەو قسەکردنەوە لە یەکتری تێدەگەن. زمان بە شێوەیەکی گشتی دیاردەیەکی شارستانیە بەڕاستی و بۆ خۆی زاناکان زمان ناسەکان ئەوانەی لەو بوارەدا لە کۆڵینەوەیان کردووە پسپۆڕیان هەبووە بەسەر چەند دەستەیەکدا دابەش بوون. دەستەی یەکەمیان پیان وایە زمان بەخششێکی خواییە. ئەمە زیاتر ڕێگێکی دینی هەیە، چونکە لە کتێبی تەورات ئەسحاحی دووەم و سفری تکوین باس لەوە کراوە خوای گەورە ناوەکانی هەموو فێری ئادەم کردووە و لە ڕێی ئادەمەوە گەیشتون بە بەندەکانی. هەمان ئەم بۆچوونە لە ناو دینی پیرۆزی ئیسلام لە ناو قورئانە و لە سوورەی بەقەرە هاتووە کە خوا هەموو ناوەکانی فێری ئادەم کردووە. دیارە مەبەست لە ناوەکان وا باسکراوە ناوەکان مەبەست لیان زمانەکانە. هێراقلیتس کە فەیلسوفێکە بەڕاستی کەسێکی وەسەنی بووە، ئیمانی بە خوایەکی تاکوتەنیا نەبووە، ئەویش بە هەمان شێو باسی لەوە کردووە کە زمان بەخششی خواوەندەکانە. دەستەی دووەمیان پیان وایە زمان شتێکی غەریزی و سروشتیە. غەریزی و سروشتی لەگەڵ غەریزە و سروشتی مرۆڤایە بەرەبەرە کە ژیانی باڵای کردووە فێری زمان بووە و زمانی بەکارهێناو بۆ لە یەکتر تێگەیشتن و بۆ ئەنجامدانی ئەو نیاز و مەرامانەی کە هەیبووە. دەستەی سێمیان پیان وایە زمان جۆرێک لە چاو لێگەری و لاساییکردنەوەیە. ئەمانە زیاتر زانەکانی بواری ئەسنۆپۆلۆژیا ئەسنۆلۆژیا پێیان وایە مرۆڤ هەر لە سەرەتای تەمەنیەوە گوێ بۆ ئاوازی مەل و بولبول، دەنگی جۆرا و جۆری سروشت، گڤەی بە خوڕەی چەموکانیا و دەنگی باران هەورە تریشقە، ئەم دەنگانە گوێی بۆیان شل کردووە و کاریان لێ کردووە و کاردانەوەی ئەویش بەرامبەر ئەم دەنگانە ئەوە بووە کە لاسایی کردوونەتەوە. لەو لاساییکردنەوەش زمان لەدایک بووە. لە بواری هونەری شاهر وا بازەکرێت کە گۆرانی لە لاساییکردنەوەی سروشتەوە لەدایک بووە. هەندێک لە زاناکان وای بۆ چوون کە زمان بۆ خۆی شتێکی ئیستلاحیە، زاراوەییە، چۆن دوو کەس یا چەند کەسێک کە پێکەوە بوون لە ناو کۆمەڵی سەرەتاییە کاتێ شتێکیان بینیوە کوتوپەر ئاماژەیەک ناوێکیان بۆ داناوە، دوایی کە ویستویانە ناوی ئەو شتە بێنن هەمان ئەو ناویان وتوتەوە کە بۆیان داناوە. دیارە بۆ پێناسەکردنیش بە چەند جۆرە زمان پێناسە کراوە لە دیدی زانستە جۆرا و جۆرەکانەوە. کۆمەڵناسەکان وایان پێناسە کردووە کە زمان هۆکارێکە بۆ لە یەکتر تێگەیشتن، هۆکارێکە بۆ لە یەکتر تێگەیشتن لە ناوی مرۆڤەکاندا. دەروون ناسەکان پیان وایە زمان کار و کاردانەوەیە. کاتێک کە یەکێک قسەیەکە بەرامبەرەکەی گوێی بۆ شلەکات دەکەوێتە ژێر کاریگەری ئەو قسانەوە بۆ خۆی وەڵامەداتەوە. زانەکانی بواری زمان ناسی ئەوانەی کە زیاتر خۆیان لەم بوارە ئاماندوو کردووە پیان وایە زمان دەنگە، واتایە دەستورە. دەنگی هەیە و دەنگەکان واتایان هەیە، واتەکانیش بە پێی دەستور ڕێگەخرێ. سیاسەکانیش بۆ خۆیان پێناسەیەکیان هەیە بۆ زمان، وایان داناوە کە زمان هۆکارێکە بۆ بەدەستهێنانی بەرژەوەندی. زۆریشیان زۆر بەتواناوە ئەمەیان بەکارهێناوە بۆ بەدەستهێنانی بەرژەوەندیەکانیان. ئێمە کوردین، زمانێکمانێ زمانێکی زۆر دەوڵەمەندە بەڕاستی. ئەم زمانە لە تازەترین تەصنیفە
بە حوتەم زمان دانراوە لە ئاستی دنیا یعنی لە پێش زمانی عەرەبی و تەنانەت زمانی فارسیش کەوتووە لە جیاکردنەوەی زمانەکان و دەوڵەمەندی زمانەکان زۆری وشە و دەستەواژەکانیان زمانی کوردی بە حوتەم زمان دانراوە ئەم زمانە زمانێکی ئاریە زۆربەی بیر و بۆچوونەکان وان کە زمانی ئێمە زمانێکی ئاریە ڕێگەکانی دەگەڕێنەوە بۆ ناو زمانە کۆنەکانی ئاری وەک ئاریەن ڤاچ کە زمانی نەتەوە ئاریەکان بووە و هەمان ئەو نەتەوانە تا 14 سەدە بەر لە زایەن یەک دینیان هەبووە یەک زمانیشیان هەبووە کە پێی وتراوە ئاریان ڤاچ زمانی ئاریان واچ و هەروەها زمانی ئاڤستایی و مادی زۆربەی زانەکان پیان وایە شوێنەوارێ لەسەر سەبارەت بە زمانی مێدی نەماوە بەڵام زمانی ئاوێستاییش هەر هەمان ئەو زمانە مێدیەیە هەندێکیش پیان وایە زمانی ئێمە ڕێگەکانی دەچنەوە ناو پاهلەوی بە هەردوو لکەکەیەوە هەم پاهلەوی ئەشکانی هەم پاهلەوی ساسانی زمانی سۆران پاڵەو و کارین پاڵەو زمانی کوردی لە چەندین دیالێکتی سەرەکی و هەروەها زاراوە و بنەزاراوە پێک دێ هەر لەبەر ئەوە ئەڵێن زمانێکی دەوڵەمەندە بەڕاستی بە شێوەیەکی سەرەکی ئەو قسە و باسانەی لە نێوان زمان ناسان مێژونووسان جوگرافی ناسان گەشتیاران گەڕیدا ئەوانەی کە هاتوونەتە کوردستان هەم بە ئەوانەی نەتەوەکانی سەردەست دەوروبەر هەم بە نەتەوە بیانیەکانەوە لە قۆناغە جیاجەکانی مێژووە هاتوون قسە و باسییان سەبارەت بە زمانی ئێمە کردووە و هەروەها زمان ناسە کوردەکانی ناوخۆمان بە شوەیەکی گشتی سەبارەت بە دیالێکتەکانی زمانی کوردی دەیانکەن بە 4 بەشەوە دیالێکتی کرمانجی باکوور دیالێکتی کرمانجی ناوەڕاست دیالێکتی کرمانجی باشوور و دیالێکتی گۆران دیارە هەر یەک لەم دیالێکتانەش چەندین زاراوە و بنەزاراوەیان لێ دەبێتەوە کە بۆ گۆکردن بەکارێن ئێمە ئەگەر بێت و بە وردی سیرکەین دەبینین ئەم دابەشکردنە جۆرێک لە بەڕاستی ناڕاستی تایە چونکە تا ئێستا لە ناو خەڵکی کوردەواریە کەمتر ئەوە بەکارێڵەن کرمانجی باکوور کرمانجی ناوەڕاست کرمانجی باشوور کە خۆی ئەمە ئەسڵەکەیە ئەڵێن بادینانی و سۆرانی ئەسڵەن نە بادینانی دیالێکتە نەزاراوەیە نەبنەزاراوە نە سۆرانیش دیالێکتە نەزاراوەشە و نەبنەزاراوە ئەوانە کاتی خۆی میرایەتی بوون لەسەر بنەمای سنووری جوگرافی میرایەتەکان ئەو دیالێکتانە یاخود ئەو گۆکردنە بەو شێوە ناونراوە ئەگینا ئەسڵەکەی کرمانجی باکوور کرمانجی ناوەڕاست کرمانجی باشوور و گۆران ئێمە زیاتر قسەکانمان سەبارەت بە گۆرانە چونکە هەر لە سەردەمی یەکەم دابەشکردنی زمانی کوردیەوە هەڵە کراوە لە دابەشکردنی دیالێکتەکانە بۆ گۆکردن یەکەم کەس شەرەفخانی بەدلیسی ڕەحمەتی خوای لەبێ لە جیاکردنەوەی خێڵ و ئێل و تیرە کوردیەکانیان باسی ئەوەی هێناوە کە هەندێکیان بە گۆران گۆەکان گۆران ئەوەی کە ئێمە قسەمان تیا هەیە و بەڕاستی ماوەیەکی زۆر خۆمان پێوە خەری کردووە تێکستیمان کۆ کردوێتەوە بە سنوورەکەیە گەڕاوین ئاخێوەرانی ئەو شوێنانەمان قسەمان لەگەڵا کردوون گفتوگۆمان لەگەڵا کردوون گەشتینە ئەو نەتیجەی کە گۆران دیالێکتێک نییە بۆ قسەکردن و پێشتریش هەرگیز دیالێکتێک نەبوو بۆ قسەکردن ئەوە هەڵەیەکی گەورەیە کە هاتوۆتە ناو زمانی کوردیەوە زمانەوانی کوردیەوە کە گۆران بە دیالێکت بۆ قسەکردن لە قەڵەم دراوە جارە سەرەتا با باسێک بکەین زانین گۆران وەکو لە ڕووی زمانەوانیەوە مانای چییە دیارە ئەمە دوو سەرچاوی هەیە یا بە دوو شێوە لە ناو ئەمەی کوردە بەکار هاتووە گۆر گۆرە گەورە گۆر گەورە گەورە اینجا گۆر گەور گاور گۆر گەور گاور ئەمەش هەمووی لە ناو تێکستەکانە بنەمای هەیە ئەساسی هەیە هەندێک پیان وایە ئەم دیالێکتە
زمانی گۆکردنی ئەوانە بووە کە لە ناو دینی ئیسلامە بە گاور لە قەڵەم دراوە. دیارە گاور بەوانە وتراوە کە لەسەر دینی ئیسلام نەبوون، بە هەمویان هەر وتراوە گاور، بە هەمویان هەوت لەبەرەوە گاورەکەش ئەسڵەکەی لە کافرەکەەوە هاتووە بە گاور ناویان هێناون. گۆرەکانیش بە پێی بۆچوونەکان ئەڵێ زمانی ئەو گەورانەی یارەسان بووە کە تێکستە دینیەکانیان بۆ خەڵک خوێندوێتەوە. ئێمە گەر بگەڕێنەوە وەکو وتم بەناو تێکستەکانمانە ئەم گۆر و گۆرە بەرچاومان نەکەوێ. بۆ نمونە ئەو شیعرەی کە تا ئێستاش ماوەتەوە قسە و باسی لەسرە، ئایا ئەم شیعرە ڕاستەیانە؟ من ناڵێم ئەم شیعرە ڕاستە یاهی ئەو سەردەمە کۆنانەیە، بەڵام شیعرەکە بە شێوەیەکی گشتی باس لەو نەهامەتی ئەکا بەسەر خەڵکی کوردستان هاتووە لە ئەنجامی ئەو لەشکرکێشیانەی کە کراوەتە سەریان، شوێنەواری کولتوریان و هەروەها دینەکەیان کەوتۆتە ژێر فشار، خۆشیان بە شێوەیەک لە شێوەکان کەوتونەتە ژێر فشاری گەورە و ناوچەکان بەردەم کاولکاری و خۆشیان بەردەم کۆکوژی. بۆ نمونە ئەڵێ هورمزگان ڕمان ئاتران کوژان، وەشان شاردەوە گۆرە گۆرەکان، عەرەبی بەدکار کردنە خاپور، گنا و پاڵەی هەتا شارە زوور، شەن و کەنیکان وەدیل بشینە، مرد ئازاد هەلی وەڕووی هونینە، ڕەوشتی زەردەشت مانەوە بێکەس بە زیکانەمە هورمزد و هیچ کەس. ئەمە باز لەو لەشکرکێشیانە ئەکا بە سێ جار کراونەتە سەر ناوچەکانی کوردستان هەر لە سەدەی هەژدە و نۆزدەی کۆچیەوە تا سەدەی 23 ئەو سێ لەشکرکێشیە گەورە کراون. هەندێک کەس پێیان وایە ئەم شیعرە بەڕاستی زمانەکەی تازەیە، زمانی کۆنیە، بەڵام ئەگەر بگەڕی بەناو مێژووی ئەدەبیاتی کوردیە زۆر شعری تری ئەو زمانە بەو شێوەیە هاوشێوەمان بەردەزەکەوێ. ئەمە قسەکەمان لەسەرەوە نیە، تەنیا قسەکەمانەوەیە کە گۆر و گەور بەکار هاتووە لە ناو ئەدەبیات و ڕۆشنبیری کوردیە. دیارە ئەمە کە ئانی خراوەتە سەر وەکو پاشگر بۆ بە گۆران. چەندین ناو هەیە لە ناو کووردا ئێستا گۆران ناو، شاعری گەورەی عەبدوڵڵابەگی گۆرانمان هەیە، هەر لە دوای ئەوەی تر چەندین ناوی خەڵک هاتووە ناوی کوڕ بە تایبەتی نراوە گۆران. گۆران وەکو ناوچە، وەکو ئێل و عەشرەت و هەروەها وەکو سروشتی کۆمەڵایەتی، گۆرانی سروشتی کۆمەڵایەتی لە ناو ئێمەی کووردا هەیە. ناوچەیەکەیە کە پێڵێن گۆران نشین، چەندین تیرە و تایفەی تێئەژی. ئەو ناوچەیە هەر لە قەسری شیرینەوە درێژە بێتەوە هەتا ئەگاتە نزیکی کرماشان، ناوچەی ماریدەشت و هەلیلان و پشتکۆ و هەروەها لێوێشەوە هەم جارێکی تر لە کرماشانەوە دەست پێەکە هەتا نزیکی ئەسەدابا دەبێتەوە. ئەمە زۆر جار پێی وتراوە ناوچەی گۆرانشین و ئەو تیرانش کە لەوێ ئەژین پیاناڵەن گۆران ئەسپەری، گۆران قەڵا زنجیری و چەندین تیرە و تایفەی ترن کە لەو ناوچانە ئەژین. گۆران وەکو دێ لە خۆراڵاتی کوردستانە هەیە، وتمان ئەمە وەکو دێ هەیە، وەکو ئێل و عەشرەت هەیە، وەکو ناوچەیەکی بەرفراوانی خۆرهەڵاتی کوردستان هەیە. بەڵام گۆران وەک زمان یا زمانێک بۆ گۆکردن هەڵە گەورەکە لەوێ هەیە. دیارە ئەدەبیاتی کوردی ئەوەی کە لەبەر دەستایە مێژوەکەی بۆ ناوەڕاستی سەدەی دووەمی کۆچی دەگەڕێتەوە. لەوانەیە تێکست هەبێ بۆ پێش ئەوەش، بەڵام ئێمە لە بەردەستمانانی ئەوەی کە لە بەردەستمانایە ئێستا مێژوەکەیان بۆ ناوەڕاستی سەدەی دووەمی کۆچی دەگەڕێتەوە، بۆ سەردەمی بالولی مایی کە بەداخەوە ئەمیش هەڵە لە قسەکردن سەبارەت بە بالولی ماییە و ڕەچەڵەکی و ئەوانەیە ئەشێوێنرێ، لەوانەیە لە ئەڵقەی ترا باسمان کردبێ یا باسی بکەین، ئەم ئەڵقەیە شوێنی ئەوەی تیان نابێتەوە. هەر لەوەوە ئەدەبیاتی کوردی دوو سەرچاوە یاخود دوو شێوەی بەخۆیەوە گرتووە. ئەدەبیاتی ناو یارەسان، یعنی تێکستەکانمان ئەبن بە دوو بەشەوە، ئەدەبیاتی دەرەوە یارەسان. سنووری جوگرافی ئەم ئەدەبیاتە سنوورێکی بەرفراوانی باشووری کوردستان و هەمووی خۆرهەڵاتی کوردستانی گرتوێتەوە بێجگە لە ناوچەی مۆکوریا.
بۆ نمونە بە دوو هێڵ لە مەندەلیەوە درێژە بێتەوە. هێڵی یەکەمیان دێتە خانەخین، ئەو بەری سیروان ئەو ناوچەی پێ ئەڵێن ناوچەی بنکورە، ئەچێتە سەرپێڵی زەهاڵ، لێوە ئەچێتە کرند، لێوە سەرەکیە بۆ منتەقەی سەلاس و باوەجانی، ئەچێتە جوانڕۆ، لەم لاوەچێ بۆ ئیسلاماباد کە پێشتر شعبادیان پێوت، ئەچێتە ناوچەی مایدەشت، هەلیلان و پشتکۆ، لەم لاوە داڵەهۆ و هەروەها کۆزەران، هەتاکو دەچێتە کرماشان. لە ناو کرماشانیشا بەڕاستی هەر لە ناو سنووری کرماشانە ئەدەبیات بۆ سەردەمێکی دوور و درێژ بەم زمانە بووە، بەم زمانی گۆرانە. لە کرماشانەوە دەچێت بۆ سەحنە و هەرسین، ناوچەی جێحوناوە، و لەوێ هەتاکو نزیکی ئەسەدابا دەبێتەوە. بە هێڵێک دەگەڕێتەوە دووبارە لە کرماشانەوە، دێتە کامیاران، دێتە سنە. هێڵی سنە درێژە بێتەوە هەتا ئەچێتە ناوچەی دیواندەرە و ئەگاتە ناوچەی شاروێران. لێرەشەوە بە هێڵی دووەمیان لە مەندەلیەوە دێتە جەلەولە، دێتە ناوچەی کەلار و ئەو هەردەی جاف، داقوق، پێشتر خورماتوو، داقوق، کەرکووک. لە کەرکووکەوە دێت سلێمانیش ئەگرێتەوە، منتەقەی جەباری و هەمەوەند دەگرێتەوە، دەچێتە نزیکی ڕانێ و خەڵازێ، لەوە چێتە سەقس، دووبارە چێتە ناوچەکانی تر و سەردەشت و سەقز و لەوێشەوە دا ئەبەزێ ئەچێتە سنووری بۆکان. ئەم دوو هێڵە لە ناوچەی شاروێران و هەوشارە لە یەگەدەنەوە، هەردوو هێڵەکە لە یەگەدەنەوە. شاعیران بۆ سەردەمانێکی دوور و درێژ بە هەر زاراوە بنەزاراوەیە گویان کردبێ، خەڵکی هەر ناوچەیەک بوون بەم زمانە ئەدەبیە شاعریان وتوە. ئەوەش کە بەڵگەن پشتیان پێبەستین کە بڵێن گۆران زمانێکی ئەدەبی بووە و زمانی گۆکردن نەبووە، دەتوانین بەراوردە بکەین لە بینیش ئەو شیعرانەیە کە بە زمانی گۆران وتراون و ئەو شیعرانەیە کە بە کرمانجی ناوەڕاست یاخود بە کرمانجی باکوور وتراون. شێعر لە ناو کرمانجی ناوەڕاست و کرمانجی باکوور هەر هەمان زمانی گۆکردنەکە بووە، هەر هەمان زمانی گۆکردن. نالی گەورە شاعر دەفەرمێ یا فەرموویەتی لە دوگمەی سینە دوێنێ نوێژی شێوان، بەیانی داسەفیدەی باخی سێوان. دەباشە کەسێکیش کە ئەم شتە بڵێت، ئەم مانایە بڵێ، هەر بەو شێوە قسەکە، هەر بەو شێوە قسەی کردووە. لە دوگمەی سینە دوێنێ نوێژی شێوان، بەیانی داسەفیدەی باخی سێوان. یعنی ئەوانش کە لە دەوروبەری نالیا بوون قسەیان کردبێ، دوگمە هەر دوگمە و سینە هەر سینە و دوێنێ نوێژی شێوان، هەمووی هەر هەمان شت بووە بەڕاستی. تەنیا ئەوە هەیە ئێمە ئەزانین ئەدەب بە تایبەت شێعر دەستورە زمانیەکانەشکێنێ، هەندێک جار خۆی نابەستێ بە دەستوری زمانیەوە، چونکە ئەدەب لە ئەندێشەوە سەرچاوە وەرەگرێ، لە هەڵچوونەوە سەرچاوە وەرەگرێ، لە سۆزەوە سەرچاوە وەرەگرێ، کە ئەمانە خەسڵەتی تایبەتن بە مرۆڤ خۆیەوە، لە مرۆڤێکە بۆ مرۆڤێکی تر جیاوازن و هەموو مرۆڤێک لێرە تایبەتمەندی خۆی هەیە. وەکو ئێرانیەکان دەڵێن ئەم خەسڵاتانە منحاصر بالفەردن، ئەم صفەتانە. وتمان هەندێک جار ئەدەب شێعر دەستورە زمانیەکانە شکێنێ، بەڵام شێوازی ئەم گۆکردنە لەم ناوچەیە و شێوازی شێعر هۆنینەوە هەر یەکێک بووە، هیچ جیاوازێکی نەبوو. دەباشە ئەمە نمونەمان هێنایەوە لەسەر سلێمانی و دەوروبەری، با نمونەیە لەسەر ناوچەی سابڵاخیش بێنینەوە. مام هێ من بەهار بوو فەسڵی زستانم ئەگەر یارم لەگەڵ باە، درۆیە گەر گوتویانە بە خونچێکی بەهار نایە، لە بارانێ مەپرسە تا هەور بگری بەری ڕۆژێ، دەبێ بگریم هەتا ڕووی تۆ لە بن چاشێوی ڕەشدایە. لەوێش هەر هەمان ئەو شتە بۆ گۆکردن لە ناو خەڵکا بەکاری، تەنیا ئەوە هەیە ئەمە بە زمانی شێعر وتراوە، جوانیەکانی شێعری پاراستووە، مۆسیقای شێعری تایە، ئەندێشەی تایە، ئەگینا زمانی قسەکردنەکەش هەر ئەو زمانەیە کە خەڵکی ئەو ناوچەیە گۆیان پێ کردووە. بۆ نمونە میرزا عەبدوڕەحیمی وەفای بەس عمری من بەبادە، ڕوود بێنە زوڵفت لادە، دڵ بۆیە نامرادە، واشەوە ڕۆژ گیراوە، یاخود باشەو بڕوا سەحەر بێ، باخی گوڵان بەبەر بێ، گەر تۆ مەیلت لەسەر بێ، کافر ئیسلامی ناو،
باشە خۆ ئەمە گەر یەکێکی ئاسایش بێ قسە بکە هەر ئەم وشارە ئەم دەستە واژانە بەکارێن شتێکی تر نییە بۆ قسەکردن بەکاری بێن. بەڵام با بێنە سەر گۆران کە ئەبینین چەندە جیاوازە. مەولەوی فەرموویەتی ئێشەوە دیارن بانگم بێشەرمەن زایەڵەی سمتور کەلەم وەگەرمەن هەوای زیلوبەم مەینەوە سەڵ تەرزەن خەفە شایشن خەم دەماخ بەرزەن نەیچی درەنگەن سامە کرد درەنگ فیدای پەنجەت باوم نەی باوەڕوەدەنگ هەر تەرزێ پێوەش بکەر و ڕازێ گێرۆنە دەروون هەر سازێ گازێ بجۆشۆ هەر کەس وە خەو ناڵی وش بنۆشۆ هەر کەس وە پیاڵی وش. منی هەورامی هەرگیز بەو شێوە قسەم نەکرد. ئەگە ئەو شێعرە زمانی شێعرە ڕاستە بەڵام شێوازی گۆکردنی خەڵکی هەورامان کە بە هەڵە بەم شێعرانە ئەوترێ هەورامی بە هەڵە ئەوترێ هەورامی چونکەمە زمانی ئەدەبی گۆرانە بەڕاستی ئێمە وا گۆمان نەکرد. ئەگە بچینە بۆ نمونە لای سەیدی هەورامی کە لە کرۆکی هەورامانە ژیاوە یاخود بێسارانی ئەو شێعرانەی ئەوان زمانی گۆکردنی خەڵکەکە نەبووە زۆر زۆر جیاواز بووە لە زمانی گۆکردنی خەڵکی ناوچەکە. بۆ نمونە سەیدی یەکێ لە شعرەکانی سەیدی بخوێنینەوە هارە سەختەنی هارە سەختەنی خۆ تۆ کەم قیمەت سەنگی سەختەنی تاقەت چم بڕیاواتم ئەی هارە بەمەودای ئەڵماس پارە بای پارە تۆ دەستی شیرین دەسە کێشتن ئەواتە بڕیان ناڵی شێشتن با من بناڵ و ڕوان تاشەوان زەدەی هجرانم دەردم بێدەوان. ئەمە نزیکترین زمانە لە گۆکردنی خەڵکی هەورامانەوە بەڵام زمانی گۆکردن نییە زمانی شیعرە زمانی شێعر و ئەدەبیاتی کوردیە. هەروەها بێسارانی چڵێ نەپەنا چڵێ نەپەنا چڵێ چوون ڕقیب مدران نەپەنا هۆرامان مدران نەڕووی تەمەنا مەربادی قودرەت بدەرۆشفەنا و بادی قودرەت لە تار بوو نماز و باڵاو قیبلێن دیار بوو تا باڵاو قیبلم چون شەمعی خانان بینون و چەمنە بەرزەبانە. ئەمە زمانی شیعری بێسارانیە کە لە کرۆکی هەورامانە لە ناو جرگەی هەورامانە ژیاوە بەڵام خەڵکی هەورامان 100% بەو زمانە قسەیان نەکردووە وشە و دەستەواژەکان بەو شێوە بەکار نەهێنراون بۆ قسەکردن بۆ ئاخاوتن. لێرە ئەگەینەوە ئەنجامەی ئەو زمانە ئەدەبیە کە لەو جوگرافیا بەرفراوانەی کوردستانە قسەی شعری پێهۆنراوەتەوە ئەدەبیاتی پێنووسراوەتەوە زمانێکی باڵا بووە لەسەرەوە. ئەم زمانە باڵایە زمانی ئەدەب بووە لە ژێریە چەندین زاراوە و بنەزاراوە بۆ گۆکردن بۆ قسەکردن بۆ لە یەک تێگەیشتن هەن. یوسف ساوک لە ناوچەی خورماتوو بەم زمانە ئەدەبیە شعری وتووە بەڵام بەوە گۆی کردو کە خۆیان پیان وتووە ماچۆ لە ناوچەکە یا بەو زمانە بەو دیالێکتە بەو بنە دیالێکتە گۆی کردووە کە لە ناوچەکەی خۆیان نەباو بووە. بین بۆ لای مەولەوی لە جوانڕۆ بۆ لای خانای قوبادی لە ناوچەی قوبادی و باوەجانی ئەوان زمانە شعریەکان ئەم زمانە ئەدەبیە بووە بەڵام زمانی گۆکردنەکان جافی بووە. ئەچین بۆ لای حاجی نەعمەتڵڵا جەیحوناوایی لە نزیک سەحنە حاجی نەعمەتڵڵای جەیحوناوایی بەو زاراوە گۆی کردووە کە نزیکە لە کەڵوڕیەوە بەڵام بە زمانی ئەدەبی گۆران شعری هۆنیوەتەوە. لێوێشەوە دێن بۆ سنە حەمە ساڵحی فەخر العولەما بۆ نمونە دەگەڕم بۆ لای زمانی شیعری لای سەیدی و زمانی قسەکردن. سەیدی کە لە شعرەکانە فەرموویەتی دڵبەر دڵە سانایی جمن شەرتی دڵەسانی نییە جەورژمەی ڕەنجژمەکەر خۆ کافرسانی نییە شەرتەن بکەش و دڵ جەفات با یادگارمان و جەلات تو بۆ نەدڵ خۆفی خوات خۆ کافرستانی نییە خۆی لە مەجلیسەکانیە بۆ شێوە قسەی نەکردو. ئەمە زمانی شعر بۆ بەڕاستی. یاخود خۆرشید خانی داواشی میرزا ئەحمەدی داواشی لە ناوچەی ڕوانسەر بەو زاراوە جافیە قسەی کردووە کە لەوێ قسەی پێکرێ نەک بە زمانە شیعریەکەی. لەوێەوە درێژە بینەوە بچینە ناوچەی کرماشان و وتمان سەحنە و هەرسین و جەیحوناوا و دەوروبەری حاجی نەعمەتڵڵای جەیحوناوایی
حاجی نور عەلی ئیلاهی بەو شێوە قسەیان نەکردووە بەو زمانە شێعریەکە شێعریان پێهۆنیوەتەوە. حاجی نەعمەتڵڵا حەفدونن بەیان بۆ ڤاچات پێتان نەحەق بزانان معلوم بۆ لێتان نەسا ئەوسانە لەو بینە ئاریا بینە عەرش بینە فەرش جیهان دەریابی هەرگیز بەم زمانە قسەی نەکردووە. خۆی بەو زمانە قسەی کردووە کە کەڵوڕی لەکی یاخود تێکەڵەیەکە لە هەردوو بنەزاراوەکە و لە ناوچەکە هەتا ئێساش قسەی پێکرێ. لێوە دەگەڕێنەوە دێنەوە بۆ سنە. سنە خۆیان خۆمان هەموو زانی شێوازی گۆکردنی خەڵکی سنە تایبەتمەندی خۆی هەیە. حەمەد ساڵحی فەخری العولەما تاوە زوڵف و ڕۆی تۆ تەماشامەن ئەدای نمای فەر سبح و عەشامەن سەجادەم و هون زامت ڕەنکردن سوژدەم و مەحراب ئەبرۆی تۆ بردن حەجم زەکاتم ئەرشەوەن ئەوڕۆن هەوای گەشتی دۆر ئاسانەکەی تون. ئەمە زمانی ئەدەبی گۆرانە خۆی بە شێوەی هەورامی لە منداڵیا کە لە ناوچەی ژاوەڕۆ بووە پاشان کە چۆتە سنەش بە شێوەی خەڵکی سنە گفتوگوی کردووە. یەن بۆ لای بەڕاستی بۆرەکەی باواجانی بۆرەکەی لە ناوچەی هەوشار بە زاراوەی دەوروبەری هەوشار قسەی کردووە. بچین بۆش لای شێخ سەلیمی تەختەیی بە زاراوەی سەقەس قسەی کردووە بۆ گۆکردن بەڵام هەمویان شێعرەکانیان بە زمانی ئەدەبی گۆران بووە. کەواتە ئەم زمانە زمانێکی یەکگرتووی ئەدەبی بووە بۆ زیاتر لە 1000 ساڵ دەستی باڵادەست بووە سێبەر و ساباتێکی گەورەی کردو دروست کردووە بۆ شێعر و ئەدەبیاتی کوردی بەڵام لەژێر ئەوە چەندین زاراوە و بنەزاراوە بوون بۆ قسەکردن هەتاکو دەرکەوتەی سێکوچکەی بابان لە باشووری کوردستان هەم فۆرمی شێعری و هەم زمانی شێعریش گۆڕانی جددی بەسەر هاتووە و بەرەبەرە ئیتر زمانی ئەدەبی گۆران لەبەردەم ئەم زمانە شێعریە کەوتووەتە پاشەکشێ. بۆ سەلماندی ئەم ڕاستیانە باشە فەقێ قاری هەمەوەن خەڵکی ناوچەی هەمەوەندە مەلای جەباری خەڵکی ناوچەی جەباریە بەڵام بە زمانی ئەدەبی گۆران شێعریان هۆنیوەتەوە. هەرگیز شێخ عەبدوڕەحمانی خاڵسی تاڵەبانی شێعری هەیە بە زمانی ئەدەبی گۆران بەڵام خۆی بە زمانی کەرکووک و دەوروبەری کەرکووک گۆی کردووە و هەروەها فەقێ قاری هەمەوەن بە زمانی خەڵکی ناوچەکە گۆی کردووە. مەلای جەباری بنەزاراوەی خەڵکی ناوچەکەی خۆی گۆی کردووە. کاتی هاتوونەتە سەر زمانە ئەدەبیەکە ئەم زمانەیان بەکارهێنەوە کە زمانی ئەدەبی گۆران بووە و بە زمانێکی جوان و باڵا سیر کراوە و بۆ نامەنووسین و نامەگۆڕینەوەش زۆر جار ئەم زمانە بەکار هاتووە. دیارە زمانی کوردی ئەوەمان لەیاد چوو پێ باسیکەین کە پێشینەی دەگرێتەوە بۆ ناو زمانە ئاریەکان. زمانە ئاریەکان زمانی دیوانی بوون. زمانی پالەوی بەڕاستی زمانی دیوانی بووە لە ناو دەسەڵاتی دەوڵەتی ئیسلامیشە هەتا سەردەمی عەبدولمەلیکی کوڕی مەروان هەتا سەردەمی عەبدولمەلیکی کوڕی مەروان زمانی دیوانی بووە. لە هەموو دیواندارەکان کورد بوون ئەو سەردەمە ئەو زمانیان زانیوە زمانی پالەویان زانیوە. سەرۆکی دیواندارەکان ناوی زادان فەڕوخ بووە. کاتێک کە حەجاجی کوڕی یوسفی سەقەفی والی عێراق بانگیەکە پارەیەکی زۆرە خاتە بەردەستی 100,000 دیناری ئەو زمانە کە زمانی عەرەبی جێگیر بکە لە ناو زمانی دیوانیە قبوڵی ناکە. بەڵام دوایەوە کۆچی دواییەکە یەکێک لە چڵکاوخۆرەکان ئەویش هەر کورد بووە بە ناوی ساڵحی سیستانی کوردی سیستان و بەلوچستان بووە ئەبێ بە سەرۆکی دیوانداری ئەو پێشنیارەکەی حەجاج قبوڵەکە و زمانی دیوانی لە ناو دەوڵەتی ئومەویە ئەو کاتە ئەکە بە زمانی عەرەبی. بۆیە ئەم قسەیەم کرد ئەم زمانی ئەدەبی گۆرانیشە لەگەڵ ئەوە بەڕاستی زمانی شێعر نووسین و ئەدەبیات بووە بە جۆرێک لە جۆرەکان لە ناو دیوانی ئەردەڵانەکانیشە وەکو زمانێکی دیوانی بۆ نووسین بۆ نامە نووسین بۆ ئەو شتانەیە کە زیاتر جۆرێک لە فەرمیاتیان تیا بووە شان بەشانی زمانی فارسی بەکار هاتوو. داخەکەم هەڵی زۆر گەورە لەم بوارە ئاکرێن هەر کەس هەڵساوە قسەی لێ کردووە قسەیەکی لێ کردووە هەندێک وتویانەکە گۆران یەکێکە لە دیالێکتە سەرەکیەکانی زمانی کوردی. ئەمەش هەر لە وەکو پێشتر وتم شەرەفخانی بەدلیسیەوە سەری هەڵداوە پاشتی چەندین کەس پاشان شوێن پێی شەرەفخانیان هەڵگرتووە. هەندێک وتوانە دیالێکتێکی لاوەکیە لاوەکی یان لاتەنیشتی
وەکو پرۆفیسۆر جەمال نەبەزی ڕەحمەتی زمانناسی گەورە بە دیالێکتێکی لاوەکی باسی کردەوە ناوی چەند ناوچەیەکی داوە کە بەمە گۆوەکەن لەوانە هەورامان و کەنولە و نازام چەند شوێنێکی تر هاوکات هەندێک هاتوون فڕیان داوەتە دەرەوە لە زمان لە ناو زمانی کوردیا فڕیان داوەتە دەرەوە توانە ئەمە زمانێکی جیایە پەیوەندی بە کوردیەوە نییە دەستورەکانی جیاوازیانە لە زمانی کوردیۆک و مینۆرسکی وەکو ئۆسکارمان و هەندێک تر کارڵ هەندێک و ئەمانە کە هاتوون زمانی گۆرانیا دیالێکتی گۆرانیان لە ناو زمانی کوردیا فرێ داوەتە دەرەوە بەوەی کە بەڕاستی ئەو بەحس و قسە و لێکۆڵێنەوانە کە کردویانە پشتیان بەستووە بە هەندێ شتی تر وان دەرخستووە کە ئەم زمانە زیاتر لە فارسیەوە نزیک بێت تا کوردی و یاخود لە زمانەکانی ترەوە هەندێکیان ئەڵێن لە زمانی قەوقاسیەوە نزیکە گۆرانی بەسەرە هاتووە بۆ بە ئەم دیالێکتی گۆرانە بەڵام ئێمە دڵنیایی دەدەین و لەم بارەشە هەوڵی جددی دراوە هەوڵی جددیمان داوە بۆ ئەوەی بیسەلمێنین کە ئەمە زمانی ئەدەبیە من زیاتر لە 25 ساڵ لە تەمەنی خۆم بۆ کارە تەرخان کردووە زۆر گەڕاوم بەناو گۆرانەکانە ئەو ناوچانەی کە پێیان دەڵێن گۆران ئەو ئێلانەی کە پێیان دەڵێن گۆران لەگەڵیانە دانیشتم گوێم بۆ قسەکردنیان گرتووە گوێم بۆ شێعری دەماودەمیان گرتووە گوێم بۆ گۆرانیان گرتووە هەندێکیشم تۆمار کردووە تێکستەکانیانم دەستکەوتووە ئەسڵەن ڕۆژێ لە ڕۆژان من هەستم نەکردووە ئەم زمانی گۆرانە ئەوە بێ کە قسەی پێەکە بەڵکو تەنیا زمانێکی ئەدەبی باڵا دەست بووە لەبەرەوە ئێمە وەکو نەتەوەی کورد دەتوانین شانازی بەوە بکەین کە زمانێکی ئەدەبی یەکگرتوومان بووە هەر هیچ نەبێت لە بواری شێعر و نووسینی پەخشانە بەڵام دواتر بەرەبەرە کەوتوتە پاشەکشێ و تا ئێستاش بە جۆرە لە جۆرەکان بە هەڵە لە ناو ڕۆشنبیری کوردیا دەکرێت بە زاراوەیەک و یاخ دیالێکتێک بۆ قسەکردن ئەگەر ئێمە بمانەوێت زیاتر بەم بوارە شۆڕ ببینەوە دەتوانین نمونەی شێعری چەندین شاعر بە زیندوی بخێنە ڕوو بەڵام ئەوە بەرنامەکە درێژە کاتەوە هەر لەبەرەوە من پێم وایە ئەو چەند نمونەیە کە باسمان کردن لە شاعری جیاجیا بۆ نمونە لە شاعرێک لە ناوچەی خورماتوو شاعرێک لە ناوچەی کەرکووک شاعرە لە سلێمانی شاعرە لە شارەزوو شاعرە لە جوانڕۆ شاعرە لە مایدەشت و هەلیلان شاعرە لە جەیحوناوا و سەحنە و هەرسین تا شاعرە لە سنە شاعرە لە سەقەز ئەم نمونانە گەواهی ئەوە ئەدەن ئەتوانن لێرەوە بگەینە ئەو ئەنجامەی کە زمانەکە زمانێکی یەکگرتووی ئەدەبی بووە بەڵام ئەو شاعرانە هەر چەندین بارەی یەکەمەوە بە چەندین زاراوە و بنەزاراوە گۆیان کردووە ئەو زاراوە بنەزاراوە بوون کە خەڵکە گشتیەکە لەوێ گۆی پێکردوون و ئەوە زمانی شعر نەبوو بەڵام لە دەرەوەی زمانی ئەدەبی گۆران هەمان زمانی قسەکردن زمانی ئەدەب و شعر بوو بەڕێزان تا ئەڵلقەیەکی نوێ و بابەتێکی تر دینەوە خزمەتان ماڵ ئاوا و بمێنن بەخۆشی و کامرانی